بەڵام جارە ژێڵێمەوە باوەڕم پێ بکە من بەرنامەم هەیە بۆ فەرعی پێنجەمم لە وڵاتی سین لە شاری ئیو بیکەمەوە یعنی کارێکی وایان کردووە باوەڕم پێ بکە ئەگەر یعنی مەعاملە و شت نەکرایە و لە خانەوەی مەعاملەکانم تەواو نەبوایە هەر بۆ یەکجاری لە شاری هەولێرە بووم بەڵام کە بچمە سینیش هەرە گەڕێمەوە بۆ شاری هەولێری خۆشەویست ئەو کەسەی کە هێتە هەولێرەوە بۆ کەسابەت بێ بۆ نیەتی کەسابەتکردن بێ نیەتی خزمەتکردنی هەولێر بێ بەڕاستی بە دڵێکی گەورەوە بە دڵێکی میهرەبانەوە پێشوازی لەکەن لاپەڕەیەکی سپی بۆ هەڵەیەنەوە یعنی بەڕاستی خزمەتە ئەکەن ئاسانکارێکی زۆر زۆرە بۆ ئەکەن یعنی هەولێر ئەتوانم بڵێم هی هەموو دەنگ و ڕەنگەکانە هەولێر ئەتوانم بڵێم هەموو کەسێک ئەتوانێ بزنسی تیا بکە هەلی کاری تیا بڕەخسێنێ بەڕاستی سوپاس بۆ خوا ئاسانکاری بۆ خەڵک دەکات ئاسانکاری بۆ خەڵک کراوە و سوپاس بۆ خوا خوای گەورە هەولێر بپارێزێ خوایە بیکەی بۆ خاتی گەورەی خۆت هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بپارێزی ئەم میلەتەش بپارێزی خەڵکیش بپارێزی خەڵکی